عرباني توقع مستي أريد شي تبع كاكا أريكس حتى ما تغني وجههم بليت شتبع تو أقليتي أقل وضعيها شي بو أقول لي من اللي شو وضعكم شي بو خير أيوة تعبوكم شو ما موسى خصوصي قردوا بهم ها تو مو مستعد الدنيا شي بو بقرين درناتي من وهم وتابع من جل المكتبة خرابي أقل ما موسى خصوصي شو ما مقرم نجي عونينا راسك برافو إيش ولا بشيء إيش ما إيش اسمه بازار باشا يعني بلا أوايلي أو قد حسايبونك درت على جيانا خو بقرا ما صواعد بيرجان استاذ تو مرزا مشتاقين لخوتي بلا من بيه زور باشا استا اما لبشيه كم ودس بيكي لا ما وصل جواز لبشيه كم بينا هر هميم لبر بل لبشي دوم ودس بيكي واو زور بدلما هيك كيشك ماني لبشيه كما خير زور باشا بيرجان لبشي دوما شنشتيكي جرينجي تاعها اميوت شون السلام عليكم شلون جماعت؟ بلا تشكي ليرة شيا كم نجاتم جور مودع على شملات على جنابه بلا يا صبر لا نارو اخي ما وصل صعيبة منك اي حاجه مش صعيبه مش بها بلا عيب هالصبر نارو كاكر نارو سعيد وتو باسي تشيكي لا هاتم صعيب بيبكي بلا يا لا تشي ترسبونا الرؤية نارو بقول عم بيو ليرة بزوتا حوشك شبحي بيو تنافا وخوا قريب بيو زيراكا شبحي تشيو عباكي باجي الرحمة صبر ترى عيبة نارو بخوا بلا كان دي بقول بالي بخوا نارو ما وصل جماعة يا ماما صدقني بس وضعي بالله حسب انا هاتم صعيب يبقى قلتك ماما صايقان زور خجالة تو غلطة ما بيكي لا والله انا استغفر الله بس هاتم صعيبه مش بي ماما صدق سعيد شي كاكا ماما صايقان زور داوي لبرنك بالله كان اما هروح توزي صعبتي حسب الرؤية بقول ماما صدق هاتم درجي جوان ملي بقول بارمتيو ام ايش معناها هيز نيم مقدر وبراسها نارو صايقان استار بالله حسب الرؤية دي براجوانا نارو كاكا هاتم صعيب يبقى نابد او بس صعيبة من اكات باخوا نارو ما او دمتي ما صدق هاتم صعيب يبقى اخي سعيد شي تولى تشكولا جيكي من لما حد الجامعي كبتدي وتو غلطان بيكي لا حد مني باخوا واني فاهم بقول اما كات مانيا لا كاتي شو قرا ساعه اعتياديه خشوا بس ساعاتك مش مهمه ما مصجع انا طبيعيه حسب الرؤية ده تو داني شان مره كاكا بخير مانا من حسب الرؤية او تو طوابي طوام بخوا برباك بانكا والله باكم بيرني باكم بقالك ايه ماما صايقان زور داوي لبرنك بالله كان حسب ربعكم ما كنت برودي بس اخذ برباك بانكا خيره برو ماما صايقان زور مزاج متيك شو هرناتو عند زور داوي لبرنك برام هربا صعبتيا شي هربا صعبتيا صعبتي شي كي سوتي صعبتها باشا منكو او ناس متى صعبة من قلافكا خجالة ماما صايقان انا هرخوي طبيعتي يعني من ما يخسر قلبك تانا بكم خدم ماما صايقان رامي يا شخوم يبدأ السلام عليكم عليك السلام هو بوكتا؟ لا والله ماما صايقان باك ميتشو بلك رحمي بقالب وينه اعتنو برو باك بانكا شو كي بوك مانا إيه كاكا جان كروش باكم لي نبو وتم باك الرحيم بيا بيتام بلك باكم لي شويه ليه ماما سجل من السلام عليكم جال برو بام بام بري حريت خوان ورن لك ماما رياتي شي تو باسي تشيكي بالله ماما سجل من وتم رحيمي بقال خيال مان هي سيوي لبنان مان هي شي أعملنا جاكالك مان هي فريقنوك مان هي ماتريك ماما صايقان زور خجالة من وشتانا بوتشي كاكا إما درسنا هنا وا جا ماما استا قلامي ومان بو هاتو بشيلتو قابلي أو دسو بليبي كي بيعبرخ شيت تانكردم شيت كاكا جانا ما إيش مان هي ودرس مان هي بارمتي فهم يعني تو تماتو خير وشتيوان ناوي نا وشتانا بوتشيا انا ما رحيم خلي مشتاق يا خير تماتا موتشي ودرس خير كاكا أي تو من بوينا وبراتي ايه وتم على النمني ماشا شيت تانكردم شيت ماما صايقان زور خجالة براستي لا زور شيتي كدم شيت بقول بهم جام من ناتوان بردوام بو الزور داوي لبرنك ماما صايقان بس تجاري قداش الدنيا بلوي كدوبارة نابته أما براستي ما ندوبو داوي لبرنك ماما صايقان أو خويت نا أي شي بخمو باش كواتا بعد سكينو بدرس بوي مشكش بيتو سر خوي اي يا اخوا بخير يا ماما استا اما بوقتا بلا وبوك ما بله خوش حالم بخير بيا اخوا سرجع فيا من تاكيد ما معتاد زيك اكيد تشتري في البيت ماما صاكم زور باشا بس أقرب بلا بيلت بلا بوتشي كدوا تي باك من رحمي بقالة اللي بيبو مزروجتم
ئێ لە باتی تۆ بێنێت مامۆستا داوای تۆی کرد چوو کاک ڕەحیمی بۆیە نابووی ئێستا لەبەر چای مامۆستای هەستم 2000 شەقی تێ هەڵڵەم لێرە باوکە خەینا گوێی مێرێ مامۆستا گوێی مێرێ ئەی ئەوە بۆچی قەسە بەدانەوە بۆ مامۆستا بۆ ئاوەکەی باوکە ئاوە قەسەب ئاو پێویستی بە قەسەب نییە ئاخر دەزانین چۆن بلە ئاوە خواتەوە جاجە ئەمانەی لە لوتیایەتی وتم لەوەکو طەبیعەتە تێکچێم ئەوە تێکچوو ئەڵەم قەسەبی بۆ دانێ بۆ مامۆستا بلە عاقڵ بە کوڕم باوکە جان چین کردۆ خۆ چی دێ بۆ داهانیشی بە دیاریانەوە بۆ نایڵی دەرسەکان بخوێنن باوکە پێم تۆ سعاتێ دەرسم پێ بەرە خۆما مشتی خراپە وڵی مامۆستا ڕاست دەکات تۆ 2 ساعاتە هەیە ساعاتێ بۆ بڵێ ساعاتێ بم بڵێ باوکم وڵی من حەزەکەم ساعاتێکیش بە من بڵێ تۆ بۆ لە بواری کۆمەڵایەتیا هیوایەتمە کۆمەڵایەتی چی؟ مەسەلەن وەکو وانەکانی پیاوی بێژ مامۆستا جان ئەو کۆمەڵایەتی بێژ نییە بەڵام ئەوین علم و معریفەتە ئافرم زۆر پێم خۆشە ئەبێ بزانم تۆ چی وای لێ کردی کە بۆ تەمەنەوە بگەڕێتەوە بۆ خوێندن قسەکەی جوانە و ئاڵتوونە قسە نییە پرسیارە لێ دەکەم پرسیار باوکە جوابی تۆ ئەم جوای بمەوە شۆرمەکەیتە تۆ جوای بەرەوەتی و باوکە جان زانست ڕووناکییە نەزانینیش تاریکیە ئای بۆ مامۆستا جان کەم باسی تاریشم گوڕە من وتمە زانست ڕووناکییە بۆ بەناوی قساکەی مامۆستا ڕەجان لێکم بەناوی ئێمەوە قسە مەکە بەخوا خاڵێکی هەیە خاڵەشوان کەرێکە بە سووا پێڕای سە بزانێ گاتی من بەس وتەکەم تەواو کرد ئەو وتی زانست ڕووناکیە وتم نەزانینیش تاریکیە آخر عیب مامۆستا جان نا تۆ نابێ بەناوی قسەکەی باوکە ئێمە خاوەن عەشیرەتین وەنیە جوان نییە ئەوە جوان نییە خوێندن فرسەیە فرسە ئەڕۆ لە باوکەس بۆ چوە بۆ بڕ جەڕەسە جەرەزی چی ئەی ناڵە فرسەیە کورە بابە مەقسەی ئەوە نییە شێت بووم من مەبەستمەوە خوێندن فرسەیەکە جارێک 2 جارێتە بەردەمە ئێستا تۆ کاڵی گەڕامەتەوە بە خوێندن ئیتر زۆر باشە بەڵام بۆیەوەم نازام هەر یەکەی لە ئاوازێکە خوێنن مامۆستا ڕەجان لێکم من هێناومی دەست بە مناڵەکان بڵێتەوە تۆ دانیشت نەسیحەت ئێمەکەی بەڵام من هاتم تەنها دەرس بە پێیان بڵێم نەک بە ئێوە منەوە پارێشم هەر نەویستەوە دەستەشە ناڵێمەوە نا بە هیچ جۆرێک پارەکەشتانم ناوێ دەی بە شەرەف و ناموس و حیسیەتم معلوماتی نەبوو مامۆستایە بۆیە ڕۆیشت کورە باوکە معلوماتی چی ئێمە ئەوەمان نییە بە قوربانی خوا مامۆستاڵێ ئێوە چ قەومێکن مامۆستا گیان من عوسمان ڕۆژ نییە دە سوڵح نەکا 50 ئاگر نەکوژێنێتەوە باوکە لە هەرێک داوامەکەی لە حەریک شێتێک کردوین ئەمرن نەمێنێت ئەوە منێ شێت کرد ئەمرن نەمێنێت بۆ کاتی پێغەمبەر نابێت باوکە باوکە با قورعان باوکم زەڵتلیە باشم تێ نەگەشتم باوکم لە منیە یا من لە باوکمە باوکە ناریخان بەدرگایە عکسوێتەوە بۆشن باشە ئەلەو ڕەشە کاکە عوسمان چۆنی کەسم ماڵە بە قۆڕنەجی ناڵێ تۆزێ سەرخەیە پشکێنتم نیوەڕێ با تۆزی سراحەتکەم ها وەڵایە وە 3-4 جاریان بۆ دوکانی عقاراتەکە لەوێنیت بە شەرگەکە لێ بێ قەزابی ئەمە چی ئەمڕخەوە داسنا ئەرێ ماڵێ بە قۆڕنەجیرێ ڕەشە جا مناڵە هێڵی کاکەی سراحەتکەم مناڵێڵی کاسبی بکەم هە خێری کێوانم بەخ ئێ برە هەمووی خەتای خۆتە بە قوربان هەمووی خۆ فێری کردو ناتوانانی زاڵی بەسەریانە و نەسیحەتیان بکەی بێزانین تۆ زۆر بێعەقڵی یانی چی بکەم هەزم تیان هەڵم لێیان نەم نا لێیان مێ خۆی نەموتر لێیان و سەر و قاچیان بشکێنە بەلیان چار ناگرێ کاکە یعنی چی بکەم ئاخر تێناگەم من ئیشێکی قورسیان بۆ بدۆزەرەوە ئێوەڵاو تا کوڕە ناوەنجەکەم هەستی ئیش لە ئەگزۆزی ماتۆر ڕاکە بەخوا دەماوە کە ئێوارەنێتەوە دەموچایی وا ڕەش و هەر نایناسمەوە ئێ زۆریان لێ بکە بڵێ ئەبێ بچین ئیشم بۆ بکەن و ڕۆژی 50,000 بۆ بێنەوانێ ئێ 50,000 بۆیان پێیان نابێ مەجبوور تەنازولەکەن و ئەلە بڕ با بە ژیانشنەکەەوە بێنە ئەوان لێ بکە بە شەرەفم ڕەشە هەستەکەم ئەم فکرێ و نەجاحەت دەیێنێ وعد بێ ڕەشە ئەو فکرێ و نەجاحەت بێنێت سپی دەکەمەوە هینەڵم سپی دەکەمەوە داوەتێکی شازێ بۆکەم ئێ بە بزانم ئەو خۆتەی بۆم داناوی چیەکەی جوابم بەرەوە بزانم چی بۆ کردوم دە باشە ڕەشە بڕوە من دەستکەم بەو خەتە جەهەنەمی تۆ یاڵە دێ بای حافیز یاڵە خوا حافیز عوسمان دڵێ خۆشە ئەو لایە هەیە ئەرێ برا عیب ناکەی ئەرێ مۆسێر نەکی خۆ من نەبووم ئەرێ باوکە بۆ عوسمان ئێمە بێعەقڵین تۆ چی ئەو بۆ سەلام ناکەی جات و شەرەفتان تا ئێستا چەند جار سەلامم کردو و جوابتان نەیامەتەوە تۆ سەلام کەم جوابی نییە
اخذ جواب منو السلام عليكم اي روي بابي من رجب بقصيه ومكرت اما اخر سلام طبعا هو سيد شيكي عبد النمين الزلزل كان احترامي خوب قرأ ادب سس لا باوك دايلي بورناكم لقيتوني بقى فلاغاتونا كما بدي سيدي اوكا او فلاغاتونا كنا شريكه كريشتيا يعني كري شريك لا شريك كريش لقلا يعني تو شريكي كركي لا كركه من هي كركه من لقى شريكه صوزكا بس عملتها النمينه او انما يتل موضوع ها شو دليفري بيت نما درن خوتن نما لا هرنيه سيدي يعني تلفزيون وانترنت نما هيا اخ نما باوكم خمسة في انترنت خو بهبي اخذ يمشي قطع لا انا مجاوب كاتم خبيط انا اول نما دانيشن بخون وبنون وبطرن لا انا ناطري نما ايش ملاقيه وابي ابي ايش كان توا من مردم تاكي بوتان بمينم قرار معوا روجاني كي 50,000 هنو بو امالا اجينا بشقه متانا كما تلو لا بس شو كم باوكم 50,000 لا والله تو حوز على بو بيها كريت تم 50 بيا كريا من باوكم من قرارم در كردوا اخي باوكم جاب 50 بس بيها كريش كيف خوتانا حالي كشم هي عادي يا روجاني كي 50,000 هنو بو امالا يا من شنيكين بو امالا او من لا يخوم 50 بيها مش بنجا اوا بله اخي 50 كم اوي بابزاني قلفانت شو كمان خطير هو بشي ليك بو هاد وحوش اخو بيايتي انا ما مالك ودم خطر رشا بشي ليك الرشبو او ناش الصوره قبلي تبسس لا باوكم بس مو يمشي للصوره قاعده بشي ليك الرشبو كل باه بشي للسقا لا والله 50,000 مليون للسبيني هو تواو ازاني هستي ام باوكم الزوسي هرزو بيو عقلك كان بنجان بو بيانك جا كرو بياكل شي يقو منو دولا الرزوح جا ورا يختم لا درجه ياك باشا دوانكو ولا دوانكو يواش فرمو كاشف فرمو كاكا ما مسجل بله بينا قد بيني على والله انجا ام بينا درجه بو طاب خلي اهلي زور مبدله زور جا ما مسجل ما بشين دانيشين لبروينا جورا كانت بيبلم بو شو بكاريني تو بو تشبولي دفر باشا فرمو يا خواب خير فرمو اخوة بخير ما استغفر جا ما مسجل دست بكني ما هم بس انا والله ابو باسكا جا ما مسجل اوكو يسا خد بينا قد هم بيني بله او جوري بشتو كثير بله او جوري بامي خوشكم او اتوين بيكي ببوليك جورك او ديويش او بوليدو جورك منو هستيش انا وين راسي بي يك توالد بينيتيا شكي ام او هم تلبي ماني يك توالد معقولني لواتشي خانو كرينا كبين اي حيف نقر ما مساجي انا وحلم لها او براسنا شلون شولي انت ما مساجي ام خانو يا ما هم زيرا بقيت جسا دي باكم هم بلا دالي بنقم زيرا بقيت مش تجوري باكم انا انت اتوين ددانا تاوي يا دوبسكي يلا كده وكل بجودي مليش بجوش استنخور روح لك بخير بي حاول هو بمنا بخير بي هو بخير بي انا بقول شيو ساقه سبيا مبرة يقدقة ما مساجي اتركوا بمباسكر دي باخو عيبيني كهرباء عيبيني كل شيء يشتري او زور شاك من جبور رازي بلا ميك تكليف من الجناب تان هي علي ميشي بناس لمنا وكسي بناسي او بياويشي بتمن مو بيابكا مو حرسيه ما بس هو تقسم من علي هيا هو هيش تلا من نابي يعني هي عاد انا اسا تلفوني بقول رقمك لا دي برقمك هنا انا خون تلفوني انا اخوي انا بقول لك هاك النودة ماشي انا ديك دخل مالها بتلفونك كم التلفون رايك بدوني خوتا خانك جلس الو كا عثمان جان شلوني بلتوي وضعك شلون اخومن بليمن والله ما مساك دخل وصل لك تكين شي راس صار بالله وليري هو شي عمر النمر مو تليفون بوكي والله بقول لك شنو موديل زيت تمام بس دي والله كل درجه ياك ما عادش شباب كان بلوسك امتشيه اما هنا اما باخوان باخكات باوكم اما او كوري من كوريتو لا كنا مو بوشي من ما مساج يعني كاك الشيطان بدهم يقدق راوتتو اي باشا توتي باوكم مردو الله يبقى قبري باوكم كتشلي وباوكم ما مساج انا حق مقري عندك هذا حق اسمه انا كل خلق بوارد يبقى لو بقبري باوكم هو باوكم عمر النمر بو خاطري بيغم انا كاك تو بو عقلي خوت الداو ده زمانه
تۆ لێرە چیەکەی چی دەوێت؟ من هاتوو ئێرەم لەم پیاوانە گرتۆ بە کرێکەم بە قوتابخانە. جا خۆی تڕحێ لە دووش چیواوە بێ ئێمە بچمەکوێ بابا من ساحێب خانم. وڵاهی بڵێم چی منەم دوو پیاوە وتی باوکمان نەماوە ئەمانە ئێم بەکرێ. جا تۆ بە هەموو عەقڵێک تەو دوای ئەمانە کەوتویت. وەرە کاکە تۆ عەقڵت دەسا بۆ یەکشتێکە ناکەی. ژێ قاتمەکەش کە بە ژووری مامۆستایانێک جاری. نابێ احتیرامی ڕێزی خۆ بگری. مامۆستا بچێتە ژێر قادرمە. وەرە تۆ احتیرامی خۆ بگرە. تۆ هەرزانم پارە پێشنەوە 200 تەلەبەت تێکردۆ ژوورە ئەی واکەی. وەڵام من بم لە جای تۆ مەطبەخەکەشەکەم بە حەدیقەی تۆپتۆپ لە بەسە بەس لە خۆتۆ قسە مەکەن لە شناسانی. هێشتا ئەو خۆی توو ڕاکە. ئای تەوانە وڵات تۆ بۆ. ئەمانە مناڵی تۆن یاخوا خوا لێو بسەنگێ باشە. ئامین جا کوا و دوعای و قبوڵ وایە. باشە ئەمرتان نەمێنێ بۆ ئەم بەس بەتان نایەوە. ئەگەدای تۆ بنێت ڕۆژی 50,000 مۆبایلەکە سەربازی تەلەفۆنە ئاخ چیتان لێکم وەڵای شێتان کردوم بە قورعان قورسە ئەلەو ڕەشە ئەبزان لە ژێڕیان لە بۆشە لە قەبری ئاژدایی منایە من لەگەڵ تۆم نیە تۆن ماڵێ بە قوڕ نەگیرێ هادێ پێم بڵم زانم چی کرد خۆتەکەم سەری گرت نەوەڵڵا خوا فەوتێکە ئەمرن نەمێنێ بۆ خۆت و خەتەیەکە بۆ دانا بۆتی بۆ بە حیسێتم یەک 5 دقەی تر بەهاتمایەتەوە دەرەنگتر بۆ ماڵەوە ڕێگە بوو لەسەر لە تێمەقەبا خۆتوای لە کۆڵان کۆرە جۆمێرە کاکە جۆمێری خەتەی ناسکترم لایە بە قووەتر پێ دەڵێمە وەختە بە قوربانە بم خەتەی خوتۆم ناوێت خەتەی خۆ بۆ خۆ خەتەی خۆم بەدلای خۆمە دەبڕدی ئەمرن نەمێنێ بۆ ئیشێ کردی لەگەڵ مافەی وتیاچم وا حافیزن نەبێت ئەو خۆدای خستەوە ئەمرن نمێنێ چەند شو ئێمە خەتەکە ماوتمان ئەبێ ڕۆژێکی 50,000 بێنەوە بۆ ئەم ماڵە بۆتان هاتە ماڵەوە وەڵا پێیانە ئاها خەتەی دووهەمانە وتم مادام بۆتان نایەتە ماڵەوە من ژنەگەێنم بۆ ماڵەوە چی لێ نایە ئاوا والله خەزارەت چی کەواتە ناچارم خەتەکەی خۆم بەکار بێنم چییە؟ ئەزانم چییە؟ دراوەتن ئەمەتان لەمێنێت خوا فەوتێکە بۆ کاتی پەیام بەڵێ دەهەستە کچم وانیوە ڕۆی تۆ کێڵەچی لە خەو چیتر باوکە ئێ تۆ دەوا من نییە کچم مەکتەبن نییە نەخێر ئیزم دراوین ئاخر زیندرایی بۆ خەو نەخێر بۆ سەعی ئەی دەهەستە کچم وانیوە عەلەقە بۆنی ڕۆژ تێکمان بۆ لێنەیە تە باوکە بە دیلیڤەری داوایەکەین ئاخ دلیڤەری نەبڕایە بە قورعانی فلاسان پێکردم ئێستا گەت قەناعەتام کردا ژنێکم بێنایە ڕۆڵە ئێستا کفتەی بۆکردن سەرپی بۆکردن بەخوا دۆڵمەی بۆکردن ئەمە نەخۆش بڕۆڵ دە قەناعەت بکە بژمرینە برسا ناهێڵم تۆ ژن بێنیت دەبتۆپە باشە باشە خۆش بوو زۆر ئەرێدا وەک بەشەر بخەوە ئەی هاوادە بێڵە بخەوم بێڵە بخەوم ئەرێ کاکە بێڵە بخەوم بێڵە بخەوم ئەو بەم نەڵێ بواکەی های هۆتێلمان داناوە بلا بلێتی لە تۆپی 106 ملیم لە پارێ بتەقێنە جوڵی بۆ ناکە هەستی هەر بوراوە تۆ وای دەڕۆدا هەستم بچم بەلایەکەم ئیشێ شتێک تەلەفۆنی کێ ببێنێ ئەلۆ چۆنی کا عوسمان چاوەکەم باشی تۆ لە جێ مناڵەکان چۆنن باشن شکر قوربانم کێ بووی جەنابێ کورە کاکفەرە جمدام ناسیتەوە ئۆمان فەرەج حاڵ و ئەحواڵە یاخوا سەلامەت بن ئیشەڵڵا ئەڵێ بەوەی ڕاستی بێ سێ چوار جار هاتم بۆ دوکانەکە و دوکانە نەبوو خێرە وەڵڵاهی مام فەرە چی پێ بڵم جابن لەبەر مەشاکلی مناڵم نەتوانم ئاقارات بکەمەوە بەخوا جاوە هەفتەی 2 ڕۆژ ناچم دەی لەشە ساحبێ تۆش بە مناڵەوە مەشغوڵ بووی بەخوا ئەرە وڵات چی بکەم کاکە جا مناڵ مەشغوڵی کردووم ئەرێ بەڕاست ئەی کا عوسمان ژنە نێنە وەرە نەوەڵڵا کاکە فەرزگیان ژنم نێنەوە بەخوا خەریکە گڕەگرم بۆ ژن بەڵێ جۆم لێتە بەخوا 2 مناڵم هەیە جارێ بلەیەکم هەیە بلەی چی بلێ هەر جۆرەکەیەکە بۆ خۆی لەو ناوە ئەرێ و بلەکە هەر گەورە نەبوو وەڵڵاهی بە حەجم بەرە وەڵڵا تەقریبەن زەڕوی 4 کە بەڵام ئێستا
عقلي بتقولي بقدر تقول لك اي مشكله كل ويا دي خوا قوري ان شاء الله. ما فرز خير بو تلفونك كرت والله وين راسي بين الشارع يتنوتم عمر يوم سنه لجنابي مش وش لا يتوبه. لي باش يا اخوا بخير بيسر تشاوم جاك هاتم توزي نصيحتي او من علاناكم وخطيكي تشاشي جبوتو ينم بوشني نانكو. والله حتى ما هم ممنوني توم جاتو بيداني شي خطيك بوداني تفون جنبين تفون قناعة بمنالك حتى ما هم ممنوني توم تخوا فرز ياك ثانية نابريك مبري جو مزرين عوتو ما فرز بقربان من تو ما دام خطبوا من داني دور خيرا بقربان من تاوريتم ناني يا ان شاء الله خمن نبت. باشا بله بله. دبر اخوان لقل تاوريتم ما فرز بيت دي خوا حافظ. وحشي ده باشا دي اخوان لقل خوشي تامبي وترشي تامبي ما فرز خطب ودانت ونزل بينهم ما تام بقرنا جريمي ولا تان خواردوا استجنا مزاني كامي انا ابك فاراك ولد يا الله يا الله اي طلع ولا دوشتي وهذا انا قمانيني هسا ياك ساعه خطي بدنا بالي وهذا انا مخوتين خا قمالها مشتي ونجوال تشبكي ام جاري عم بلانا كدانا ابي درتي كيف بدهم تايسن يلا دي سوري دريش بس اختي زين يا اخوا بخير يا اخويا خوش حافظ. طبعا تعامد ما مفرزني بياويكي دانسقه بياويكي بأدب نجيب عجيب بو هرشوينيك بروات هديبي ناتيا او تاني زانية ما حد ما زيتوني رشا يكفر دينا وياك وما لا زيتون على فرديك عم خلنا دينا كورا وما مال بقرنا جيري او بشقل بو باخ كم يناوا بيا والله بي من باخ ما شش حوصه على من سواق ما ومكاشيه دراك اللي جنبي بحوشه كاكا قلت شي محوش باك والله احسن من هوسه لاجو شنو شنو هاك قرب بابا هسه بيسك بخوا باوكا ما بويا مو خويا حد زيتون ما خواد لنا وشي نبو والله بي يا اخوه بس جماعه سيد ما كان اعواداني تو بخوا قصي وايلايا قصي وقورك ما بس يعني قصي خوش او انا شرف النكتي لا كيلومتر صفر ده زي تقوى فرق زمان زو بين عصبان انا مشكور من الله كان قوربول اخوا بزيابه عم بيري وصالك هاتم رشكلاني شي ناشرين تشلمن جا خويا زاش كافش بي بخوا خلاني سواقتيا خون بكلانك زود ناسر بخوا بتاني بولات كردوا ما شاء الله اي خويا سجوايا تتنو كثير خوش بابو بجر ودتي ماما فرج عالم عيداش يكبو من الانا بيانك لا ما نريد ايش ما بينيا يلا نقصكم الحقي من زور محزي بلام جاري هشت قناعتي انك كذا بلام هرينم دي خوا قوري قشم بخوا بنسيديك اي وردايك تاع هي عوا جار خواني تاع بسيتو خليك قرقم خوا ولا ما تخومنا خدمتي من على كان انا دست خور كوش شوربه بو خوتو خدمتي من على كان ضروري بخوا زلامه ناس مشواري هنا بخوا برا لدونزي شوا ساعات بيبرها او هيني بتاني لي بكوتا او بقومه والله زين خوني لبن ددي يلا اي ددي نكتي شي خوش ما بوبكر انا جواب قلت زمان جواب قلت ابو كريت يا الرفيق مينا يقعق حماي جواب قلت بيبكن باش كنت قرتين هذا دوانزي شو تليفوني يقول كردو مالا فرج بريام كود زاتو تسربات يا وتمرو لبم دوانزي شو تيرا تشيان دزيو ورا سكاني سيره كان كتشوف سيدة كمل أمامي خواردتو لا بعدين لا بيش أصابع لا دواء صار ماذا نقول لك يا فلد سكت توابي الدواء سكت بابا نا جوزي كيني خو مرة عم بوني الروح والله يخوش خداني جكام بوكا أبو كلك الرفيق ما بو قصاب قصابك زور بقوة ما بقوة صدق يبو جرامة خم بيرم توتو والله عوتي كابري عوتي كاكا مرة كي كاكا بوفكرة عوتي والله منيش مرة بوكري بومبر بومارا وتي بساقي تشاوم گۆشتەکەی بازێکم بۆ دانە بۆ تکە وتی بازیشم بۆ دانە بۆ قۆزی و ئەم شتانە بازیشیشی لە بۆ بەبەکەی تی بۆ قیمە بۆ شفتە وتی جگەرەکەشی خۆمانەی خۆ 30 سپڵوشتەکەش بۆ پشیلەکە وتی پێستەکەشی لە ناو مەبە بۆمان بکە بە ئەیکین دوای فەتێ چاکێکین و یەکین بە قەمسەڵێ دەبەرێکین
وتی سەر و پێکەشم بۆ چاک ئەوتی باشە ئەوەشم بۆ چاکرد تیۆڵا مەڕەکە لە عیبەتا کەوتە قسە وتی ئەی بۆ حیوارەکانی من و کاڵم با ناخەیتە سەر مۆبایلەکە دوای ئەوەش مناڵەکە لەوێ ڕێت بوو پەرداخی شکان دەخەوەستای ئەوە باع بە پێ بکەن تۆ میوانە تۆ ئەڵێم عوسمانە مناڵانە جۆزەکەیانە دەرهێناوی وەڵا ڕۆڵە بۆ پێ ناگەن بەخۆ نوکتەکانی زۆر دەرەجەیەک منەم نوکتانم لە بەعزە شوێنێکی جێڕاوە تۆ هەر پچڕاوە میزیان کردو بە خۆیانە بەڵام ئەمانە پێکەنینیان نایە لەواچێ پێم ڕابێرن حەدیان چییە؟ هەستم چی لەم ژوورەیە بیێمە بەرشەق؟ ناوەڵا دوای دوو شەق بەر منی ژەکرد ئەوە مەکە کاکە لەوێ کێش ئەقنانە بوو بێ بەسە زۆرە بەمان فەرش ڕامە بێرن تا تۆ پێن مەستان پێەکەم بەس گوێ لە نوکتەکانی بڵێ برامان بگرە بزانم چەند کۆمی نوکتەی وای بەس بلە شتی قۆڵ بگێری پێم بدەمتە شتی قۆڵ قۆڵ یەڵە دەی منەڵم لەوێ بوو برێتەوە ئادی بزانم دەی بابووی سافکە ئەڵێ کابرای بەعکسەوە خەوتوێنە خەبەری بووە یاخوا داوەی باشە خاڵک بخەوە چۆن بەعکسەوە خەبەری ئەڵێ مامۆسای لە تەلبەکەی پرسی تا پێنجم بۆ بژمێرە وتی یەک دوو سێ پێنج تێ کوا چوارەم تێڵان ڕیا خواردی ناتوانم وتوان ناتوانم ناوەڵا ئەوەکەیتە چوار شوێن دانیشکە ئەڵێ مەسئولێ بۆ ماڕاستۆم کەس نەوێرە یەکەم بێ بەقۆن تۆ بۆ سەر هەڵبڕ بۆ باسکەم کوڕە کوڕەکەم مەسئولی ئێستا چۆن نەچێ بۆ ماراستۆنە و لە پێشی وەنەوشایە و ڕاکە بۆ پارە و بۆ مانسەب کوڕە مامفەرز ڕەجال لێکم دار و دیوار گوێ هەیە کاکە هین شەقمان پێوەنێ ڕەجال لێکم باسی هێشتا نەمەکە باوکم بە قورعان باوکم بەرگی دوو شەق ناگری وەرە من حەقم بەسەرانێنە عوسمان جان خەتەی من بوو هاتم دە تۆ سەیریکە ماڵەکە بەجێ یەک نوکتەی تر و تاو یەک نوکتەی کە دەدە یەک دانە وەختی نییە کاکە جان تۆ وازە و بێنە تەوالێتەکەتان لە شوێ با من بچ ئابار جۆگرن چەتی و ڕاکەنەوە دی وەختی خەوە جێکیش بۆ ئێمە ڕاخەن ئێمە ئیشمان هەیە ئەخەوین درەمە بۆ شولێرە بێ میوانمان هەیە ئایی توالێتەکە یاڵە بۆ ئەو دی و فەرموو هەمووتان نەخەون جێشمان بۆ ڕاکەن دەی عەمبرتان نەمێنێ ماڵە بە خۆڕنە هینە تۆش لە کاتی هینە ڕاوا هینەیە دەدەی فەرزیان دەدەی خەتەکەم بۆ باس کە دڵم تەقی ئەزانیی عوسمان جان تۆ با نییە یەک تەوالێت کەم خەتەکەشە بۆ باس دەکەم باشە بە قۆڕنە ژینم تەوالێتە بوو بە چێرە گوریزە قوت داوەتەوە ئەرێوارە و گۆشتتان بۆ چەور بۆ عوسمان بەخواوە برادێکم لە قەراق شار بۆم هێنێ کیلۆی 1000 هەمووی نەرمەیە 1000 لاچەکە بۆ بێنێ پێی بڵێم کوڕە لاکی چی بۆ خاتری خوا عوسمان ئێمە لە لای خۆمان بەتووکەوە هەش لەسەر ئێمەیە تۆ بڵێ خراپ بوو بێت ئامان ئەوانە قەت نەکڕی بانە خۆش نەکەوی وعدە دەبێتە تەواو بەس خەتەکەم بۆ باس کە سوێن بوو ئەزانی چۆنە تۆ ناتوێت ژن بێنی ناتوێت لە ساسە نەجاحەت بێنە بەرەوەڵ لەو سەوتە بوو تۆش ئاوە چی ها؟ یاڵە احتیمالە دراوسێکان بوو بێت میوانیان هەبێت کوڕە عوسمان دراوسێکی بەم نیوەشەوە دراوسێک کوا بەخەبەرە احتیمالە بۆنە دەتۆ خەتەکەم بۆ باس کە چۆن ژن بێنم چۆن تۆ ناتوێت لە ساسە ژن بێنی بەرەوەڵ احتیمالە ڕەشە بابێت کوڕە ڕەشەبای چی؟ ئێوارە ساماڵ بوو نییە احتیمالە وەڵاهیم دەدەیت خوا خەتەکە ئەزانی چی؟ تۆ ناتەوێت ژت بێنی عوسمان جان ئەڵێم تۆ بڕی ئەو کوڕی تۆ نەبێ ئاواکە ئەوەیان تۆزێ ساختە چیە و ڕەشەکەیان بەقەبلی باوکم ڕاستە دەبڕۆ بە ساقە بم تاکی دەکەم ئەو بێت 1000 شەقی دێ هەڵێ دەبڕۆ بە ساقە بم ئەگەر ئەوە نەجاحەتی نەبزانە ئەوە دە یەکسەر منش خەتەکە بۆ باسە دە باشە بزانم خەوتۆیان دەبڕۆ بە ساقە بم بە زووەرەوە باشە
هستي بلا نستون يعني تي صوتك هرماوة بڵێ پێیان نەبێت پێیان نووسوو مناڵی من شتیوا چۆنەکە سەوتەکە نەما فەرت خڵتەکە ماڵێ بە خۆش نەگیرێ فەرت من پێم نەوتی بابە مناڵی من بە ئەدە بەشتی وا هەر ناکا عوسمان گیان خۆ دەنگەکە لەوێەوە نایە ئەو دەنگە لەم ژوورەیە باشە فەرت ئێستا حالێن سەوتەکە هەیە نا سێکیۆ لەمەیان بگرە بە شەرتی میزکرد ناخۆ هەتی وریا بە کەشف نەبین فەرز نازانم ماڵێ بە خۆش نەگیرە زیڕە پێکردم بەخوا منیش زین چۆنە فەرز ئەگەر جارێکی حیان بێ بە ماڵی تویانایە بەخوا من 20 ساڵ لە ماڵێ ئەمە یەک شتی جۆلێ من ئەبێ بڕۆ نەبۆ چوە بەخوا ناڕۆی بەخوازی ڕاکەم ئەڵێم ژووریکەتان هەیە بێ لێرە تۆڵێ جنۆکە بێ لەم ژوورەیە بەخوازی ڕم کردووە ژووریکەمان هەیە چی دەرگاکە داخێن و خەمن نەبێ هەسە خەتەکەم بۆ بەس نەخۆتەوە مە ڕۆمنیش بە تۆ دوورمە بە بۆز نەکەویتەوە بۆست دەمەڕۆ ئەو شووتی و بۆ هێنێتەوە لەگەڵ خۆتا گورە شووتی چیەوە سەرینەکەی ژێر سەرم بوو هەستی بلا دەهەزن ڕۆڵی هەو ئەرڵە سەوتەکە نەما ئەوچی باگەم شەوە ئەو گوێتە لەو سەوتەنی ڕۆڵێەوە وەڵا سەوتی چی وەرە بابە وابزانم ماڵەکە جنۆکەی تیا دەهەزم بگەڕێن ئەو پیاوەکەی کە زیڕاکە خەرکە میزەکە وەرە ماڵکەشێت مەگە جنۆکەی چی جنۆکە چیگە لە ماڵە وەرە بابە دەهەزە ژوورە ژوور بگەڕێن عوسمان جان من تا تەوالێتە کاچم دەباز منیژێن بەخوا یاخر یەک کەس دەگرێت تۆ بۆ شوور بابە منیش دەنگاوم زیڕە بۆ دەهەزن ڕۆڵە بگەڕن ژوورەکان دەهەزن ئەڵێم فەرات ئەی چییە ئەو کۆ سەرینەکە ئەوەی ڕاستی بێ عوسمان لە ئاودەسەکە بیرم چوو ئەمرن نەمێنێت ترسنەوە ئازانی چیش بۆ ناچی بۆم بێنی بەخوا من ناوێرم عقلە گەرەوە نەخە بەژێر سەرم تووشی بلا خڕێ بم سەرکە سەرڕانم سەوتی وەیە ئەم ژوورە پشتیکەی لێ نییە نەوەڵا لەو دیولێ دەڕاکەەوە دەبڕۆسمان دە تۆ ماڵی خۆدانە دە تۆ بچوو من چی بچم ئەدی تو بۆ ئەمە نەبی عقلی دو ماڵی خۆتە ماڵی برای توێ فەرقی چیە لە شارەزانیم کەی وەختی وێڵم بۆ تا لای دەرگای حوشەم ناوێ بڕۆم ئەی خەتەکە توا فەرج دەستکە ئەجوڵێتەوە لێ تۆش ئەوە چییە؟ ئۆتۆماتیک نەبێت دەرگاکە ئەوە چی کۆنتڕۆڵ شتوێ دەستکی دەرگایە بۆ واگە کۆنتڕۆڵەوە عوسمان نەوەڵڵا بۆ ئەکە نەما وەستاوە نیە نەما ئەی نەما هیچ نیشەڵا دەدەی فەرەزیا خەڵەکەم بۆ باسکە کورێ خەتەیکی گوو بە خەتەکە تەکەی وەختی خەتەیە ئەخم نەمێژم بێرم کاکە دە خەتەکەم بۆ باسکە وەختی نییە دوایی بۆ یەک توس ئەوچی بارانە ئەوەجی ڕاڵی حەلوەکەیە سەوزا بارێ خێرکەی باریوە دووا دەدەین خوا پێژەوی ماخۆن خەڵەکەم بۆ باسکە بەخۆم نەبێ بڕۆم عوسمانجان مەخوا بژێنەوە یەکەم جار تۆ خۆن بۆجێ تۆ دەرمۆشلتری وەڵی منە چمە وتێر بەخوا ڕۆم نەبابە بۆی جۆڕی خەڵەکە بەخوا قەرە گوو بەکەتە باشە باشە دەستکی دەرگاکە جێگە بواکە فەرەت تو خوا پێشەوی کە
بەخوا منە ڕۆمەکە خوا دووش میزگیڕم کردووە قەریکە دڵمەوەت فێ بەجێمێڵە حەیان بێجارێکە بێران نایەمەوە بەجێمێڵە وەرە دوام وەرە جینە و تێل وەرە هەستە وەرە هەستە بەدەستکی درگاکەوام نەکردن تەواو قەناعەتێک ڕوو کە باڵەکە پڕ لە زنۆکە بە ساقی خطەی خیارەکەم خیار بارانم کردن تڕعی لە دوشتی وایە کاکە بەرەزمێ خطەی بلا هەڵۆشێ هەدا خوارد